ڕووەکاتە ئافرەت ئیزعاجیەکە دوای ئەکەوێ کورە هەر بە زۆر ڕقەمی بۆ کاتە جامەکەەوە شەوانە ئەگەر ڕێ بکێتە ئەم شەقامەوە لە دوای کاژمێرنەوە ئەو بە تەمای خۆمە بە یەک دوو کاژمێر تیا دەرناچی لەبەرەو قەرەباڵغی کە هەیە و ئەو ئۆتۆمبیلانی کە خاوی دەکەنەوە و پۆست بە ئۆتۆمبیلەکانیەوە لێ دەدەن. ئێرە شەقامی پۆزەکەیە لە شاری سلێمانی کە خۆی ناوی شەقامی بەختیاریە کەمە گرفتێکی بۆ دوکاندارەکانی ئەم ناوەش دروست کردووە بەهۆی ئەو قەرەباڵغی کە دروست بووە بۆ پۆزلیان و پیاسەکردن لەسەر شەقامە. لێرە چەند دوکاندارێکی لێ کاگا سوسڵاوە لێبێ ئەگەر فەرمیتە ئێرە بازارتان چۆنە وەزی بازارتان چێ بەدەستم شەقامەوە؟ وەڵاهی بە بۆنەی ئەو قەرەباڵغی کە دروستە بێ شەوان لە دوای سەعات 9 بە دواوە ئیتر چەند کەسێک یعنی بەبێ هیچ سوودێک یەن بۆ ئەمجادە هەر بۆ پیاسە و بۆ کات بە سەربردنیەت و کاس پێگەیان لە ئێمە تێگیاوە ئیتر بووە بە دیاردەش یعنی سیار و دوان نییە هەمووی بەرامبەر یەک فول لیان و یعنی ئیزعاجکردنی ئافرەت و زۆر ئافرەت هەر مشتریمان هەیە تەلەفۆنەکە بۆ کاک بڕیار بۆ کاک حارس بۆ دوکانداری کە ئەڵێ جادەکە چۆڵە بین کەسی لێ نییە ئیزدیحام دروست نەبووە سەعاتێکی پێچێ کابرا لەم سەر بۆ ئەو سەری جادەکە هەتا ئەگاتە ئەو سەر ئەگەڕێتەوێتەوە لای من سەعاتێکی پێچێ ئێچێتە شوێنێکی کە چۆڵە ئیکڕەوە ئەڕۆ نایە بۆ ئەم جادەی لای ئێمە تر هیوادارین حکومەت کاربەدەستان شتێکمان بۆ بکەن تۆزێ ئەو ئیزدیحامە ئەوەی کە ئەزانن دەست بەتاڵە یان بێ ئیشەیەتە ئەم جادە بە دوور بکەوێتەوە لێرە. ئەوم پێ بڵێ ئەو شتە نەشیاوانە چێکە بینیوتە تا وڵی تعلیق لە ئافرەتەیەن دوای ئافرەتەکەون ینی ئافرەتێک هەیە بۆ دوکانێ پێداویستێکی خۆیەکڕێ دوو دەست بەتاڵ دوایەکەوێ ئەگەر با بڵین ئافرەتێکی زۆر زۆر بەڕێزی بێ هەر ئیزعاجەکەن ینی ئەگەر لە هیچی لە هیچانە بێ بۆ شت کڕینێ بێ بێزارێکەن شتەری نایەتەوە بەم ناوێ شتێکی زۆر نامۆ بینیوە لێرە تعلیقیان قسەی خەڵات یان کابرا بیرێکە خوا بەم جادەیەوە ئەڕۆ هەر کەسێکە بینێ قسەی نەشیاوەکە قسەی غەڵەتەکە یعنی خۆی چۆنە بەو شێوەیە سێری ئەو کەساکە لەم جادەیە ئەگەر ئەوانی تیانەمێنێ ینی کاسبی من هی ئەم دوکاندارە هی ئەو دوکانە هی ئەو دوکانە هەمومان لەوەی فەرقکە وایسا بەڕۆژ ئەوەی مشتری تایە بەڕۆژ بە شەو تیانە بێت شێوەیە مەگەر یەکێ خەڵکی ئێرە نەبێ خەڵکی سلێمانی نەبێ لی تێکچێ خۆی کا بەم جادەیە بێ بۆ لامە ناوی خەڵکی سلێمانی بێ بە شەوان مشتری نایە بەس بە ڕۆژە دەستەکانە خۆش بێ تۆ باسم بۆ بکە تا ئێستا چی بینیوە وەزعتان جاری بازارە چۆنە؟ وەڵڵاهی زۆر خراپە بازار من تر بۆ نێم قەڵەباڵغیوێ مشتری هیچ ڕۆمان تێ ناکە تر شەوان یعنی ئیزدیحامە دروستە بێ هەر کەسێ مشتری بێ لەم جادەیە سەعاتێکی پێچێتایەت ئەگاتە لای ئێمە تر مشتریمانێ تەلەفۆنەکە شەوان ئەڵێ جادەکە قەڵەباڵغیانەت ئیتر مەجبوری پێ بڵە ڕاستێک گەڵی قەڵەباڵغی تر کابرا خۆی ناخاتەوە ئیزدیحامەوە ئەچێتە شوێنێکتر ئیشەکانی جێبەجێەکات. شوێن و کەسانی کێنە ئێرە؟ وڵی مجموعە گەنجێکن بەجددی ئەم جادەیان تێگاوە دیاردەی زۆر ناشرین نەبینی تعلیقیان لە ئافرەت دیاردێکی ناشرین زۆر زۆر ئیتر لەسەر ئەم جادێ لە ناو سیارە مەشروب بەخۆنەوە تعلیقیان لە خەڵک ئیتر دەسەکان بە فولیان هۆڕن لیان ئیتر جادەکە قەتعەکان تر زۆر زۆر بێتان بۆ شتەکە لە تام چۆتە دەرەوە فولیانی کە بڵاو بۆتەوە ئەو ڤیددیوانی وەزان پێشەمە و ڕۆژی هەینیە شوێکە یعنی بەس پێشەمە و هەینی نیە یعنی کە ئەبێتە دوای سەعاتەوەدا ئیتر ژیانی تیان نامێنێ ئەم جادەیە لەو ڤیددیوانە بینیمە تایەکانی شانەخەنە سەر شۆستەکە بەڵە بڵە هەر ئەمە پێرێ دوێنێ شەویان پێرە بوو ئیتر سارێک بوو تای خست بە سەر شۆستەکە و ئەڕۆشت ئیتر منەکو خۆم لەو کاتەیە هاتمەوە لام ناوە بەسەر من ناکەوت بەو شێوەیە بەڵە بەڵە ئەی وەکو خواردنەوە قوهودیەکان و بابەتانە وەڵڵای هەبووە زۆر بێتامە ئیتر هەر گەنجەکە بینی لە ناو سارە بیری بێ هەڵێ بچڕێ ئیتر دوای شوشەکە هەڵاتە دەرەوە زۆر دیمەنێکی ناشرینی هەیە سیمای جادەکە و شارەکەی تێگاوە کارین حلێکمان بۆ بکەن دەسەکانە خۆش بێ بەڵێ جان برایانی ئاسایش ئەوە شەوانیان بەڵێ یعنی لێرەشە ئەوەستن بەڵام نابێ بەوەی کە بڵین کەم بێتەوە کە نەیەت مەگەر ئاوە سێری کێگا و هیچی پێ نەبێ ئەڵێ بڕۆ بەس ناڵێ ئەمە فولی ئەیە ڕووەکاتە ئافرەت ئیزعاجیەکە دوای ئەکەوێ کورە هەر بە زۆر ڕقەمی بۆ کاتە جامەکەەوە یعنی ڕۆکو خەرامی لاتەوە بۆیە نووسێ بە زۆر هەر نەشێوێ بۆی کاتەوە دوی جامەکەەوە هەنوکو خەرامی مروری لاتەوە بێ خەرامەیەشی کاکێت ئەم جادێ دیواداری نەمێنێ ئەم دیاردەیە بەشکم ئەم راپۆرتەیە ئەم راپۆرتی تۆ شتێکمان بۆ بکات دەنگمان بگا ئەم دیاردەیە کەم بێتەوە بەڵێ ئەوەی کە جۆبیستی بوون ئەمە گلەی و گازندەی دوکاندارانی شەقامی بەختیاریە کە بە جادەی پۆزەکە نانسراوە لە سلێمانیا کە شەوانە بەهۆی هەندێک لە ئەو شۆفێرانی دێنە ئێرە
چەند جارێکی زۆر بێرە داهات شۆ دەکەن ئەمە وای کردووە کە هەم بازاری ئەمانیان نێشت و هەم ئەو خەڵکەشێنی ئیزعاج کردووە کە لەم ناوەدا هەن بۆ یەگە بکەویتە ئەم جادەیەوە کاژمێرێک بۆ دوو کاژمێرە پێ دەچێت کاکەش بە ئیسراحەتی خۆی ئۆتۆمبیلەکەی خاو کردوێتەوە و تااقەتی نێ ناڕوا و ئەوێ ئیزدیحام دروستکات.